هەڵکشان و داکشانی سیاسی و ئاسایشی لە ڕۆژی کەرکووکدا. نیکی هێلی داکۆکی لە بڕیاری سەرۆک ترامپ لەسەر ڕێکەوتنی ئەتۆمی ئێران دەکات. هەوڵی دیالۆگ لە نێوان کوردەکانی سووریا و دەسەڵاتی دیمەشق. سڵاو ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد و بەختەوە بێت و بەخێر بێنەوە بۆ بەرنامەی کورد کۆنەکشن. سڵاو و ڕێزێ ji بەرنامە کورد کۆنەکشن گۆژی دەنگی ئەمریکا لە واشنگتۆنی ڕۆژێ سێشەم و ئینیا تێ بەلافکردن. ئەم دەرباسی ڕەوشە هەرێما کوردستانی ببن و ئاگاهیên داوی پشتی کەتنا کەرکووک li ژێری destê heşt şeعبî û hêzên hikûmeta Iraqê îro çend deverê din jî ji dest wan derket ji wana Şengal û Celewle û hin deverên din. Ji aliyê xwe ve jî Amerîka li ser zimanê Serok Trump got ew pişta tu aliyan nagre û bi tenê divê got bi aramî ev rewşe bê çareserkirin. شەڕەقسەی نێومیدیەکانیان و دۆسەی ڕیفراندۆمیش وەردەچەرخێن بۆ بەرەنگاربوونەوەی دوو هاوپەیمانی ئەمریکا لە عێراقی بە شەڕوێران بوودا. ئەم بەرەنگاربوونەوەیش لە نێوان کورد و هێزە ئاسایشیەکانی عێراق لە کەرکووک و ناوچەکانی دەوروبەری بەرجەستە بوو. حەشدی شعبی کە ئێران پشتیوانی دەکات بەشدارێکی سەرەکی ئەم بەرەنگاربوونەوەیە بووە. هاوکاتی پێشڕەوەکانی هێزە ئاسایشەکانی عێراق جوڵەیەکی ڕێکخراوی پێشمەرگەمان بینی بۆ کشانەوە لەو ناوچانە. تەقەکردنێکی کەم هەبوو بەڵام شەڕی بچووک بچووکمان بینی لێرە و لەوێ لە ناوچەکەدا. هاوکاتی چوونەناوەی هێزە عێراقیەکان بۆ ناوچواری کەرکووک وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا داوا لە هەردوو لای قەیرانەکە دەکات تا شەڕی دژی داعش بکەن نەک شەڕی خۆیان. ئێمە لایەنی هیچ کامیان ناگرین بەڵام پێمان ناخۆشە بە یەکیاندا داوە. وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە ڕاگەیانێکدا ئاماژە بە نیگەرانیەکانی واشنگتن دەکات لەسەر ڕووداوەکانی کەرکووک و دەڵێت لەگەڵ کاربەدەستانی حکوومەتی نێوەندی و هەرێمیشدا لە پەیوەندیدان بۆ هێورکردنەوەی پشێویەکان و خۆلادان لە پێکدادانی زیاتر و دەستکردن بە دیالۆگ. لەگەڵ ئاڵۆزی ڕەوشی ناو کەرکووک دوو هێزە فەرمانڕەواکەی هەرێمی کوردستان پارتی و یەکێتی کەوتنە هێرشی میدیایی و تەخوینکردنی یەکتر بە کشانەوە لە ناوچەکە. وەڵی وەکو ڕوودانەکە بزەبت نازەمە دوێنێ شەو لە شەڕ بوون و ئەوانە لەو شەڕی تا چاری بەیان ئێمە شەڕمان کرد لە سەر ڕێگای تازەوەوانە شەید بریندارمانەوە جەهاتینەوە ئێران هێزەکانی تر هەندێک سەعبیان کردۆش تەقیان نەکردیەوە هەندێک ئەوە شێوەی. ڕووداوەکانی کەرکووک بوونە هۆکاری ئاوارەبوونی هەزاران خێزان لە ناوچەکەدا بە شێوەیەک نەتەوە یەکگرتوەکان داوای بەدەنگەوە چوونێکی خێرایان بۆ دەکات و هەروەهاش چارەسەرکردنی خێراتری کێشەکانی نێوان بەغدا و هەولێر. سکرتێری گشتی UN داوا لە حکوومەتی نێوەندی و حکوومەتی هەرێمیش دەکات هەنگاوی هاوبەش بنێن بۆ ڕێگەگرتن لە پێکدادانی زیاتر و پێشێلکردنی یاسا و ئارامی. سکرتێری گشتی داوا لایەنەکان دەکات پێکەوە ڕەوشەکە و کێشەکانی نێوانیان لە ڕێ دیالۆگەوە چارەسەر بکەن لەسەر بنچینەی دەستوری عێراق. بۆ دانیشتوانی کەرکووک یەک دەربڕین هەبووە وەک ڕایەک بۆ ڕەهەندی سیاسی و ئاسایشی ئەو ڕووداوانە. والله پێمان ناخۆشە تەبعاً فرۆشرا ئیران کەرکووک فرۆشرا خاڵە. شیکەرەوە لەو بڕوایەدان کورد هەڵەیەکی استراتیژی کردووە کاتێک لە نێو ڕەتکردنەوەیەکی گشتیدا ڕیفراندۆمی کرد وەک دەڵێن ئەو ڕەتکردنەوانە عێراقی بەهێز کرد. پێم وایە هەڵە استراتیژیەکەی کوردکردنی ڕێفراندۆم بوو لە کەرکووک. بەپێی دەستوری عێراق ڕەوشی کەرکووک دەبوایە لە ڕاوەرگرتنێکی سەربەخۆدا دیار کراوە. لە کەرکووک سێ پێکهاتە هەن کە کاریگەری بەرچاویان هەیە. حکوومەتی عێراق کورد و هەروەهاش تورکیا لە ڕێی تورکمانەوە. بێ لەوانەش بیرەنەوتی لێیە هەر بۆیە ڕەوشی کەرکووک زۆر جێمشتومڕە. لەشکری ئەمریکا پشتیوانی لە هەردوو لای قەیرانی ئەمڕۆی عێراق کردووە لەسەر بنچینەی شەڕی دژی داعش. شیکەرەوە دەڵێن حکوومەتی ئەمریکا لە پێگەیەکدا نییە تا شت بسەپێنێت. پێم وهانیە چاوەڕوانی ئەوە بکەین خەڵکانێک ڕێز لە پەیمانێک بگرن بە ناچاری کرابێت چونکە ئەو خەڵکانە هەستیان کردووە شەڕی پاراستنی ژیانیان دەکەن ئەوەی ئێمە دەمانویست گوێبیستی بین. شەڕی دەست بە سەرداگرتنی سامانە سروشتیەکان لە کەرکووک ڕەهەندێکی تری قەیرانەکەیە لە کاتێکدا دەگوترێ براوەی سەرەکی لەم ڕەوشەدا کۆماری ئیسلامی ئێرانە. چونکە ژماری ئەو ئەمریکاییانەی لە عێراقن بەس نییە تا بتوانرێ جێی پشتیوانیەکانی ئێران بۆ هێزە چەکدارە عێراقیەکان بگرێتەوە.
هەر سەبارەت بە کەرکووک و ناوچە جێناکۆکەکان ئێستا پامنێرمان دڵشاد ئەنوەر ڕاستەوخۆ بە ڕێگای سکایپ لەگەڵماندایە بۆ زانیاری نوێ. دڵشاد ئەم کاتت باش و دەمەوێت بزانم نوێترین زانیاری دڵشاد لای تۆ چییە؟ بەڵێ دیارە نوێترین زانیاری سەبارەت بە کەرکووکەوەیە کە لە ئێستادا کەرکووک هێزە عێراقیەکانی تایە هێزی پێشمەرگە لەو شارە نەماوە و پارێزگاری کەرکووک و هیچ کام لە ئەندامانی ئەنجومەنی پارێزگا لەسەر پشتی هێزە کوردیەکان لە نێو محافەزە دەوام ناکەن. ئێستا تەنها ئەندامانی ئەنجومەن لەسەر کوتلەی تورکمانی و عەرەبی دەوامەکەن و بە بڕیاری حەیدەر عەبادی ڕاکان جبوری جێگری محافزی کەرکووک کراوە بە محافز و بڕیار بوو ئەمڕۆ لە جێ ڕێبار تاڵەبانی عەلی مەهدی ئەندامی کوتلەی بەرەی تورکمانی بۆ وەکالەت بکرێتە سەرۆکی ئەنجومەن واتە ئەمڕۆ قسەی لەسەر کرابوو بەڵام وترابوو تا ئەو کاتێک کە دۆخەکە هێورەکرێتەوە ئاوارەکانە گەڕێنەوە و کورد دەگەڕێتەوە و گفتوگۆ لەگەڵ کورداکەن بۆ هێورکردنەوەی دۆخەکە ئەم قەزەیە تاجیل کرا. باش ئەیکاک دڵشاد ڕەوشی ناوچەکانی تر چۆنە ناوچە جێناکۆکەکانی تر تا ئێستا چەند ناوچە کەوتۆتە ژێر دەسەڵاتی هێزەکانی عێراقی و هەروەها حەشدی شعبی؟ بەڵێ لە سنووری کەرکووک و دیالە و بابڵێنس کەرکووک و دیالە و سەلاحەدین سەرجەم ناوچەکان کەوتۆتە ژێردەست هێزەکانی حەشدی شعبی. خانەقین لێرەوە ئەمڕۆ حەشدی شعبی داخل بوو، جەلەولا داخل بوو، قەرەتەپە داخل بوو، خورماتوو داخل بوو، داقوق داخل بوون، کەرکووک و دبسیش داخل بوون. بەڵام ئەمانە هێزە عێراقیەکانی تایەوە بەپێی قسەی بەشێک لە بەرپرسانی عێراقی هێزەکانی حەشدی شعبیە کشێنەوە ئەو ناوچانەدا با بڵێن ئیدارەی هاوبەشی تیا تەشکیلەکرێ و پۆلیسی اتحادی لەوێمێنەوە و من ئەمەوێ ئاماژە بەوەش بکەم هاوکات لەگەڵ ئەمانەدا شەوی ڕابردوو هێزەکانی داعشیش پەلاماری چەند ناوچەیەکی چەند گوندێکی دبسیان دابوو سەر بە دبست تا ئەم دقیقە قسەی شەکەین لە دوو گوندا هێزەکانی داعش ماونێتەوە و شەوی ڕابردوو چووبوونە ناو قەزای دووبسیش بەڵام کشابوونەوە خەڵکی ڕایان کردبوو کشابوونەوە بۆیە لە ئێستادا لەوێ ماونێتەوە بەڵام بەگشتی ئێستا حەشدی شعبی و هێزە عێراقیەکان لە هەموو شوێنەکان و بڕیارە بە هەوڵی بە ڕێکەوتن لەگەڵ کوردەکانە هەوڵی تەهدیەکردن و هێوەکردنەوەی ئەو ناوچانە بدرێەوە جارێکی تر دانیشتوانە کوردەکان بگەڕێن. باشە دڵشاد ناوترێت لەم سەروبەندەدا هەتا ئێستا چەند کەس گیانی لەدەستداوە یاخود چەند کەس بریندار بوون؟ بەڵێ تاکو ئێستا داتایەکی ڕوون نییە کە ژمارەی ئەوانەی کە گیانیان لەدەستداوەین بەڵام لە پارێزگای دیالە کەس شەڕێکی ڕووی نەداوە تاکو کەس گیان لەدەست بدا بەڵام تەنها لە کەرکووک و بەتایبەتی لە باشووری کەرکووک کە هەندێک پێکدادان ڕوویدا و ژمارەیەک پێشمەرگە لەوێ گیانیان لەدەستدا و بریندار هەیە لە ناو قەزای خورماتووە کە زۆرترین پێکدادان و شەڕ ڕوویداوە بەداخەوە ئێستا کە قساکەین ژمارەیەک تەرم ڕەوانەی کەلار کران کە تەرمی ئەو کەسان کە لە ناو قەزای دووسا کوردەکان بەداخەوە تیانە بە پێی زانیاریەکان جستەی تێک چووە لەبەرەوەی بە ئۆتۆمبیل ڕایان کێشاوە بووە حتا معلومات شەیەکە پێشمەرگیان سەر بڕیوە دیارەمە دووزا بووە لەبەرەوەی تورکمانەکانی دووز ڕقێکی مێژویان لە کوردەیە بۆیە لە ناو دووزا شەڕەکە بووە بەڵام تاکو ئەم دقەیە ژمارە 27 دیلی کورد لە لای حەشدی شعبیە ئێستا گفتوگۆ لە ئارادایە بۆی دیلەکانی کورد ڕادەستیان بکەنەوە و بریندار هەیە بە پێی معلوماتەکانی من ئێستا بریندار لە ناو نەخۆشخانەی برینداری کورد لە ناو نەخۆشخانەی خورماتووە هەیە کە عیلاجەکرێن و لەلایەن پۆلیسەوە پارێزرێن و ئەمڕۆ ڕێگری کراوە دیارە تورکمانەکان یانی وەزعەکە هێورکەنەوە ڕێگری کراوە لەوەی ماڵی کورد بسووتێنرا ئەمڕۆ بەڵام دوێنێ ژمارەیەکی زۆر ماڵ سووتێنراوە. بەڵێ پامێرمان دڵشاد ئەنوەر زۆر سپاس دەکەین لێکدانەوەکان لەسەر ڕەوشی کەرکووک و ڕووداوەکانی تری ناوچە جێناکۆکان لە هەردوو ڕەهەندی سیاسی و ئاسایشێوە خوێندنەوەی جیاوازی بۆ دەکرێت بەبێ ئەوەی وەڵامی پرسیارەکانی خەڵک بدرێنەوە یان هەر هیچ نەبێت بڕێک لە گومانەکان بڕەوێنرێنەوە. دکتۆر جەبار قادر پسپۆڕی کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕاستەوخۆ لە ڕێی سکایپەوە لەگەڵ کورد کۆنێکشنە. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونت. دەکرێت سەرەتا بە کورتی پێمان بڵێیت هەڵسەنگاندنی تۆ چییە بۆ ڕووداوەکانی دوێنێ کەرکووک و ئەوانەی ئەم ڕۆژکە لە شنگال و گوێر و جەلەولا و ناوچەکانی تر ڕوویداوە؟ بەڵێ هەڵبەت ڕووداوگەلێکی گەلێ غەمگینن و ڕووداوگەلێکن کە چاوەڕوان نەدەکران شکستێکی بەو شێوەیە و هەرەسێکی تری بەو شێوەیە یعنی لە چاوەڕوانکردندا نەبوو هەرچەندە خەڵک دەیزانی کێشە هەیە دووبەرێکی هەیە بەدگومانی لە نێوان یەکە هەیە بەڵام چاوەڕوانەکان ئەوە بوو کە ئەوسە ئەوانەی کە سەرکردایەتی دەکەن لە کوردستانە
کە بزانن ناتوانن بەرگری بکەن و دەبواە بە شێوەیەکی تر بچوونایە گفتوگۆیان بکردایەوە ڕێکەوتنێکی شەرەفمەندانەیان بکردایە و هیچ نەبواە ئەو خەڵکەیان هەروە بە هیچ نەدایە بە کوشتنەوە و خەڵکەیان تووشی ئاوارەبوون نەکردایە بیان تا ئێمە ناتوانین بەرگری بکەین لەبەر ئەوە دەچین گفتوگۆ دەکەین و دەچین بە مەرجەکانی لایەنی بەرامبەر ڕازی دەبین ئەوان ئەوەندە ینی بەهای هەواڵێتیان نەزانیوە تەنانەت ڕێککەوتنیان کردووە بە پێشمەرگەکانیان نەوتوە کاکە خۆتان مەدەن بە کوشت ئێمە ڕێککەوتون و هەموو شتێکمان بڕانوەتەوە بۆ خۆیان ڕێککەوتون کۆمەڵێک بەڵێ باشە دکتۆر جەبار پێت وایە بە ماوەیەکی زوو ئەم ڕەوشە چاک بێتەوە و هێور بێتەوە؟ بۆ چاکبوونەوە باوەڕ ناکەم چاک بێتەوە چاک بێتەوە تەنها بۆ واتایە کە دەسەڵاتی عێراق ئەوەی دەویست بیسەپێنێ بەسەر ئەو ناوچانەدا و من پێم وایە دوای ئەوەی کەوا بەو ئاسانیە دەستیان بەسەر ئەو ناوچانەیە گرت بەوە ڕازی نابن بەڵکو داخوازیەکانیان ئەوا بێ هەتاوەکو دەگەنە هەموو سنوورەکان لەژێر دەسەڵاتی خۆیان نابێ و هەتا جۆرێک لە ئۆتۆنۆمیە کارتۆنەکەی سەدام حوسێن ئەگەر بەو شێوەیەی کە بۆیان بچێتە سەر و هەتا هەر بڕۆن و هیچ بەرگریەک نەبێ ئەوە دەبێت چاوەڕوانی شتێکی وا بکەین و هەڵوێستی وڵاتانیش بەتە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا هەروێستێکی زۆر بە ئەخلاقیانەیە بە بۆ چوونی من چونکە ئەوەی کە وەڵا ئێمە هیچ لایەنگیری هیچ لایەنەک ناکەن ئەوە واتای نییە چکە ئەوان لایەنگیریان کردووە ئەوان ڕێگەیان داوە بە بێدەنگبوونیان لەوەی کە سوپای عێراق دەیکاوە لە هەندێ ناوچەیە کاری زۆر خراپیان کردووە بە تایبەتی لە خوورمات و ئەوەی ئەمڕۆ لە کەرکووک دەیکەن جۆرێکە لە سەپاندنی بە عەرەبکردن تۆ بێی لێرەیە بڵێ وڵایە ئێمە بێلایەنین هەموو کەسێک دەزانێت ئەمە بەشێکی زۆری پەیوەندی بەوە هەیە ئەمریکا دەیەوێت سزای کورد بدا بەوەی کە گوێیان لێ نەگرت لە مەسلەی ڕیفراندۆمە. بەڵام دکتۆر جەبار وەکو دەزانین ئەمریکا پێشتریش جەختی کردبەوە لەسەر ئەوەی کە با بڵین ئەم ڕیفراندۆمەی کە ئەکرێت نابێ بکرێت لەبەرەوەی ئەمە کار دەکاتە سەر شەڕی داعش و لە ئێستاشدا دەیەوێت هەموو سنگەکان بخرێتەوە سەر شەڕی داعش جا پێت وانە ئەم ڕەوشەی کە ئێستاش ڕوویداوە کاریگەری بەسەر شەڕی داعشدا دەبێت؟ ئەوەی کە بەشی یەکەمی ڕنگ بێ جێگەی گۆ بێ کە ئەمریکا پێیوا بووە نابێ ڕێفراندۆم بکرێەوە ئەوە ئەو کەسانە لێ بەرپرسیارن کە سەرباری ئەو وتانەی ئەمریکا هەر بەردەوام بوون ینی پێیان لەسەرەوە داگرت کە دەبێت ڕێفراندۆم بکرێ بەڵام من بە بۆچوونی من کاربەدەستانی عێراق ڕێفراندۆم تەناوەکو بەهانەیەک وەکو بیانگەیەک دەگرن ئەگینا ئەوان ئەم پلانیان ڕنگ بێ ئێستا نەبووە 6 مانگی تر بواە ساڵێکی تر بواە بەڵام ئەوەی ئەمڕۆ بینیمان کاربەدەستانی عێراق لە مێشکیانایەوە بە هەموو شێوەیەک و ئەوان ناتوانن باوەڕیان بەوە هەبێ کە لە نێو خۆی عێراقا کورد دەسەڵاتێکی وای هەبێ لەبەرەوە ئەوەی عێراق دەیکە پەیوەندی بە ڕیفراندۆمەوە تەنها لەو چرکەساتەیە هەیە کە ڕیفراندۆم کراوە و ئێستا ئەو بەڵگەیەی داوە بەدەستەوە ئەگینا عێراق بۆ خۆی ئامادە بوو ئەوەی ئەمریکا کە لەگەڵ ئەویانە بۆ ڕیفراندۆم بکرێ و ئەمە ڕێگە دەگرێت لە سەر داعش و یان پێم وایە بۆ خۆی دواخستنی ڕزگارکردنی حەویجە ئەمەی بەدواوە بوو ئەگینا دەبواە حەویجە زۆر زووتر ڕزگار بکرا بەڵام ئەوان بڕیاریان دابوو دوای ئەوەی مووس بۆ ئەوان تەواو دەبێت ئەگەر ڕیفراندۆم نەکرا ڕنگ بێ ئێسش حەویجە نەکرایە بچوونایە بۆ قایمەوەوانە. بەڵێ دکتۆر جەبار قادر سپاس بۆ ئەم دەرفەتە. زۆر سپاس. Hêzên Sûriya Demokratîk yên piştgirtî ji aliyê Amerîka ve ragihandin got hêza wan bajarê Reqa bi temamî kontrol kirine piştî got du nexweşxane yên dawî ji destê Daişê rizgar kirin. Fermandarê Hesedê Talal Silo got got hêza wan wê dest bi pakkirina bajêr ji mayîn û teqemeniyê Daişê bikin. Bajarê Reqa mîna paytextê bû ji Daişê re û şerekî pir giran lêbû dago bê rizgar kirin.
هەروەهاجی دەرباری ڕزگارکردنا ڕقا مستەفا بالی پەیڤدارê فەرمی یê ئۆفîsa ragihandina Hesedê zanyariyên zêdetir dan di hevpeyvîna Skypeê de. Belê silav û rêz ji bo we û ji bo temaşevanên we berîgî ev serkeftin li dijî tîrorê wekû pêngavekî dîrokî hevbeş di navberî Hêzên Sûriya Demokratîk her wiha YPG YPJ û koalîsyona navnetewî hêviyên azadiyê, hêviyên aramî û aştiyê didê tevahî cîhanê û hêviyên serkeftinê li dijî tîrorê didê cîhanê diyarî her kesî dike. Ji bo wê em ne tenê ji bo xwedibên serkeftinekî pîroz e, em ji bo tevahî kesên azadîxwaz û aştîxwaz dibînin pêngavekî pîroz e. Di çarçoveyî şerê yan pevçûna şehîd Ednan Ebu Emcediya ku me ragihand di çend rojên dawî da em kanin niha bêjin ku bajarê Reqê temamî ket bin kontrolê lê wekû bajarekî rizgarkirî em nikanin niha rakînin çiko hîn tam dibe bajar were kontrol kirin tax bi tax avahî bi avahî em sedî sed tekîd bikin ku ti çeteyên xwe di derekê de veşartî nebin operasyonekî li gor wê dest pê bibe û bi dawî bibe ji we zêdetir kolanên ku hatinî qapatkirin werin vekirin tevgerek di nav bajêr de çûne hatin çê bibe brengekî aram û mayînên pir hatî çandin dibe ew jî werin vekirin yanî hema kêm kêm kolanên sereke ku şandeyên kanin serdanî Reqa bikin têra herin werin divê temîn bibin. Ji şinda em bi daxilînekî fermî û konferansekî çapemeniyê em bêjin Reqa rizgarkiriye. Lê tiştên ha em kanin bêjin ew e ku pevçûnên rû bi rû û sîngesîng bi dawî bûn. Çeteyên Daeş ku di nexweşxanan îjtimanî de xwe bicî kiribûn ên hatin kuştin hinê xwe teslîm kirin. Şervanên me tam paqij kirin ji çeteyên Daeş û stadyoma futbolê ku vê sibê şervanên me êrişî ser kirin çeteyên Daeş di wir da ew jî hin hatin kuştin hin xwe teslîm kirin lê heta niha şervanên me wê derê paqij dikin. Belê Mustafa rewşa ew çekdarê Daişê got xweradestî wekirine xwe teslîmî destê wekirine. Rewşa wan çawayî niha li kwî denê em bêjin yan jî niha wê çawa bibijwana hûnê wan yanî wê rewşa wan belê niha em wek hêzekî leşkerî bi erkên xwe leşkerî di hindir qadên şer da pêktînin li gor pîvanên û yasayên edaletê li gor îlana Cinêvê jî evana êsîrê şerin erkê me ye piştî xwe teslîm kirin em wek êsîr nêzî wan dibin û ew ne mijar ne karek xewatekî girdayî me ye wek hêzek leşkerî ku em bi wan re lêpirsîn bikin yan wan re destî dadgehê bikin. Saziyên li vî welatî saziyên teklîdar hene, saziyên qanûnî û dadgehê hene ew teslîmî wan dibin û pişt re ew li gor yasa û li gor qanûnê heyî li gor pîvanên navnetewî heyî wan dadgeh dikin. Ji we zêdetir hêsîrên ecnebî ên ku ne ji Rojavayê Kurdistanê ne yan ne ji Sûriyê ne ji dewletên cuda cuda bê bawerim rêveberiya xweser têkliyê bi welatên wan re jî dike îmkanê ku di rêyên fermî re wan teslîmî welatê wan bikin ew jî heye. Di giştî da li gor pîvanên êsîrên şer bi wan re tê dahînsandin. Belê rewşa xelkên sivîl xelkê Reqa gelek ciwana koçber bûn bajarê Reqa wek gelek vîdyacî diyar bû gelek jê wêran bû xelkê wê çawa hûnê danûstendinê wan bikin wê xelk bi demek nêzik vê plan heyî got vegerin ciyê xwe wê çawa bi rewşa xelkê sivîl. Ha bi rastî em li beramberî zivistanê ne rewşa penaberên Reqa bi rastî jî rewşekî trajîdî ye vaya dibe her kes zanibê îmkanên ku li vêrê heyî em di rewşekî hom şer jiyan dikin hom em dorpêçkirî ne ji bo wê jî saziyê navnetewî saziyên xwexwedan erk dibînin li beramberî sivîla pêwîst e ku vê rewşê berçav re derbas bikin û destê alîkariyê dirêj bikin ji bo gelê Reqa. Niha piştî ku Reqa hat rizgarkirin em wek hêzekî leşkerî ji hindir Reqa vedikşin. Çetê Daeş li kur hebe yan terör li kur hebe em li wê derê hebin. Li Reqa encûmenekî xwe sivîl heye meclîsa xwe sivîl heye ewana teklîdarî vê rewşê
برنگێکی برێک و پێک ڕۆژانە ڕاستیجی دناف کار و خەواتێکی گراندانە تەکوشنێکی پر دژواژی برێڤە دەبن لێ ئیمکانجی ji wisa zêdetir tinene. Ev meclis helbete wê ew reqa birêve bibêye wê ew amadekariyê ku meclisekî hilbijartî derkeve ortê wê ji wê re kar û xebat werêkirine. Penaberên reqa jî li gor vê rewşê û li beramberî vê zivistanê wê zehmetiyên pir mezin werin kişandine ez vê bêjim. Hêviyên me hene ku dewletên navnetewî ortaxên me koalîsyona navnetewî de vê rewşê bi çav bibîne û berçav re derbas ke û bi meclisa reqa sivîl re bibe alîkar ku em kanibin bi hev re va sivîlên reqa va penaberên reqa wan re par vevekin barê wanî giran va zehmetiyên ku dikişin wan re par vevekin û li ser wan sivik bikin. ئاژانسی دەنگوباسی دەوڵەتی تورکیا دەڵێت 11 چالاکوانی مافەکانی مرۆڤ لە ناویاندا دوو ڕێبەری ڕێکخراوی لێخۆشبوونی جیهانی بە گومانی پەیوەندیان بە گروپە تیرۆریستەکانەوە تاوانبار کراون و لە 25 ئەم مانگە دادگایی دەکرێن. ئاژانسی دەنگوباسی ئەنادۆڵۆ ڕایگەیاند دادگایی لە ڕۆژی سێشەمە تاوانەکانی کە دژیان تۆمارکراوە پەسەند کردووە. بەڕێوەبەری ڕێکخراوی لێخۆشبوونی جیهانی لقی تورکیا ئایدل ئیسەر و پیتەر سیدنەری ئەڵمانیش لە نێو ئەو چالاکوانەدان کە تاوانبار کراون. ئەو تاوانانی کە خراوەتە پاڵیان کە پشتیوانی لە کوردەکان و ملیتانە چەپڕەوەکان دەکەن و هەروەها بزوتنەوەی فەتحوڵا گولێنی کە بە کودەتاکەی ساڵی ڕابردوو تاوانبار کراوە. وزیر دەرەوەی حکوومەتا سووری وەلید المعلم ji medya Rûsî re gote got حکوومەتا سووری dikare geftugoya paşeroja siyasî yan Kurdê Sûriye bike. Lêgelo nerîn û helwesta rêber û siyasetvanê Kurd derbarî wê de çi ne? Derfeta danûstandinê di navbera Kurdan û rejîmê de heta kîjan radeyê heye. Şerê li dijî Daişê li Sûriyayê berbidawî ve diçe. û rejîma Sûriyayê hin carnan nameyên şer û hin carnan nameyên danûstandinê ji Kurdan re rê dik. Wezîrê Derveyê Sûriyayê Welîd el-Muallim biriya kenara artî re got ew amade ne bi Kurdan re danûstandinê bikin. Dema ku me Daeş ji nav bir dibe ku em li gel birayên xwe yên Kurd bi hevra rûnin û şêwazê paşerojê biryar bideyn. Rêveberiya Xwesera Dîmokratîk jî diriya dengê Amerîka da zanî got ew amade ne ji bo danûstandinê got di hundirê Sûriyayê de bikin. Muharada hevdîtinê xwe çêdike, hêzên navnetewî hevdîtinê xwe çêdikin, li Cinêvê çêdikin. Êm em dikarin bêjin, em dikarin ser erda xwe û di Sûriya de em çareseriyê bînin bi hevdûre vê nîqaşê bikin, em bikin rengekî çareseriyê. Di heman gotinê de serokê encûmana birêvebir ya kantona Cezîrê Birêz Ebdilkerîm Sarûxan tekez kir got daxwaza wan ne tenê pirsa Kurdiya li Sûriyayê û ew bi xwedî projeya federalîzmê ji bo Sûrî bigiştîne. Li gorî em dixwazin sîstema Sûrî giştî em nîqaş bikin bi hevra çawayê pêşerojê de. Em ne li qurçikekî bigirin wê çareser bikin û Sûrî tevî jî qetilama ve derbas bê. Nuqta duwa ji bo Bakurê Sûrî giştî em ê nîqaş bikin. Em di aliyê wê de xwedî projeya federaliyê ne. Sûrî çiqa ji wê re hazir e, çiqa amade ye. Em wîna nizanin. Belkî ji bo rêveberiya Xweser jî ne amade bê. Tenê axaftinek bê kiribin. Ev tişt gerek emelî werne xuya kirin pêşerojê. Di navbera nameyên rejîmê yên şer û yên danûstandinê de heta kîjan radeyê rejîm amade ye û bi xwedî wê biryarê ye got bi Kurdan re danûstandinê bikin. Di rewşa got bi hezaran milîşên şîî yên Îranî di Sûrî de şer dikin. Li gorî hin pisporan got Îranê kelema sereke ye ya ji bo çareserkirina alûziya Sûriyayê bigiştî ye û ew rê nade çareseriyeke siyasî ji bo pirsa Kurdî bi taybet di hundirê Sûriyayê de. Di baweriya me de rejîm divê pêvajoyê de nikar tê danûstandin û guftûgoyên ceddî bi Kurdar bike. Ew jî sedemê wê hene sedema wê destwerdana Îranê di hundirê Sûriyê de. Îran kelemek serekeyê naxwaze guftûgo û danûstandin bi ser kevin ji ber pirzgirêkek Kurdî di hundirê Îranê bi xwe de jî heye û dixwaze hikmekî li Sûrî desthilatdarîk şîî medhebî be. Ji ber vê jî rejîm ne bi destê xwe ye karibe guftûgoyeke yan çareserîkê bi serxîne di hundirê Sûriyê de. Niha xaka got dibin parastina Qesedê de nêzîkî 20 ji sedî ji xaka Sûriyê ye. û li gorî hin raporan got 80 ji sedî ji enerjiya aborî ya Sûriyayê dibin kontrola Qesedê de ye. û niha Qesedê hevalbendê serekeyê Amerîka di şerê li dijî Daişê de ye.
ev hemû wê bihêlin Kurd û hevalbendê wan bihêz bin di danûstandinên pêşerojê de çi bi rejîmê re û çi bi opozîsyonê re. Zana Umer dengê Amerîka Amûdê. دادگای باڵای ئیسپانیا فەرمانی زیندانیکردنی دوو جراخوازی سەرەکی کەتەلۆنی داوە بە گومانی هەوڵی جیابوونەوە لە کاتێکدا پرسی سەربەخۆیی هەرێمەکە نادیارە. شەوی دووشەمە لە بەرشەلۆنا خەڵکی ناڕزاییان دەربڕی بەرامبەر بۆ بڕیاری زیندانیکردنی ئەو چالاکوانە کەتەلۆنیانە لە هەمان کاتدا سەرۆکی کاتەلۆنیا بڕیارەکەی ڕۆژی دووشەمەی پاش خست بۆ ئەوەی ئایا سەربەخۆیی ڕادەگەێنێت یان نا. هەتا ئێستا تەنها داوای وتوێژی لەگەڵ سەرۆگۆزیری ئیسپانیادا کردووە. شانی باسە لە یەکی مانگیدا لە سەدا 90 کاتەلۆنیا دەنگی بەڵێیان بۆ سەربەخۆیی لە ئیسپانیادا. بێ حەزاران ji بسلمانê Rohingî ji Borma koçber dibin ji ber berdewamiya kiryarên tundutujiyê li Borma û berê xwe didin Bangladeshê û di kampê penaberiyê de dijîn. Jimara wan taniha gihiştiye 9 milyonî zêdetir. û ew di rewşeke gelekî zor de dijîn. Netewên Yekbûyî dibêje jimar gihiştiye 537,000 penaberên yê rawahingî û Bangladeş di astengiyekê di derbas derbarî wan de û pêdevî bi alîkariyeke lezgîn ji bo wan kesa ve heye. پێویستە واشنگتن بڕیار بدات چۆن مامەڵە بکات لە کاتێکدا سەرۆک ترامپ ڕەتی کردەوە پشتیوانی لەو ڕێککەوتنە ناوکیە بکات کە تاران لە ساڵی 2015 لەگەڵ زلهێزانی جیهاندا ئەنجامیدا. دوای ئەوەی سەرۆک ترامپ کۆتایی بە چەندان هەفتەی هەڵپەساردنی سەودا ئەتۆمیەکە هێنا. ئێمە لە ئێستا و لە ئایندەشدا ناتوانین پابەندبوونی ئێران پشتڕاست بکەین. بەڕێوەبەرایەتەکەی وا داکۆچی لە بڕیارێک دەکات ئەوەی ڕەنگە پێکهاتەیەکی دیکەی گرنگی کە لە پووری سەرۆکی پێشوو ئۆباما هەڵبوەشێنێتەوە واتا ئەو ڕێکەوتنەی کە بۆ 10 ساڵ بەشی زۆری چالەکەکانی ئەتۆمی تاران سڕ دەکات. بەڵام پرۆگرامی موشکی ئێرانی و مەسەلەکانی دیکە بە چارەسەر نەکراوی هێشتەوە. دەبێت ئەوان بەرپرسیار بکرێن. ناکرێت ئێران بەردەوام بێت لە پشتیوانیکردنی تێرۆریزم لە سەرانسەری جیهان. هەروەک بەردەوام دەیانبینین ئەو کارە دەکەن. ناکرێت ڕێگە بدرێت ئێران لە تاقیکردنەوەی موشکی باڵستی بەردەوام بێت ئەوەی ڕێگە خۆشکەر دەبێت ئێران ببێتە خاوەنچەکی ئەتۆمی. هاوکاتی ئەوەی سەرۆک وەزیرانی ئیسرائیل ستایشی ئەم هەنگاوی سەرۆک ترامپی کرد بەڵام وڵاتانی بەشداربووی سەوداکە نیگەرانی خۆیان دەربڕی. ئێمە لە ئەوروپا وەک ئەڵمانیا و فەرەنسا و بریتانیا و هەروەها یەکێتی ئەوروپا سەرجەم پشتیوانی لەم ڕێکەوتنە لەگەڵ ئێران دەکەین و دەمانەوێت بیپارێزین. هەر تەنها ئێران لەمە نیگەران نییە. ڕێکەوتنەکە لەگەڵ ئێران بوو یەکەم جار ئەوەی دەرخستووە کە دەشێت بە دانووسان ڕێگەری لە بەرپابوونی جەنگ بگیرێت. سەرباری ئەمەش ڕێگەری لە وڵاتێک بکرێت کە خۆی بە ئەتۆمی پرچەک بکات. هەروەها لە ناوبردننی ئەو ڕێکەوتنەمە ئەتۆمیە واتای ئەوەی وڵاتانی دیکەی جیهان چیتر بڕوا بە ڕێکەوتنی لەم جۆرە ناکەن. هەر بۆیە جگە لە ئێران وڵاتانی دیکەش نیگەران دەکات. ئێران ئێستا ناڵێت مەرگ بۆ ئەڵمانیا بەڵکو دەڵێت مەرگ بۆ ئەمریکا. بەڕێوەبەرایەتەکە دەڵێت سەرۆک ترامپ بە تەواوی ئاگادارە کە پیۆنگیانگ لە نزیکەوە چاودێری بڕیارەکان لەسەر سەوداکەی ئێران دەکات. بڕیارەکە پەیامەشی باش دەداتە کوریای باکوور کە ئێمە بەشداری لە سەودایەکی خراپدان ناکەین وەجا ئەگەر ئێمە بچینە سەوداکەی لەو جۆرەوە ئەوە لێپێچینەوەی لێ دەکەین و خۆمانی لێجێل ناکەین تەنها هەر لەبەرەوەی ئێمە ئەو سەودایەمان کردووە. کۆنگرس لەمەدا دەتوانێت ڕۆڵی هەبێت لەگەڵ ئەوەی ژمارەیەک لە دیموکراتەکان ڕخنیان لەم هەنگاوی سەرۆک گرتووە چەند کۆماریەک ئەم بڕیارەی سەرۆک بە دەرفەتێک بۆ چارەسەرکردنی ئەم سەودا پڕلەکەم و کورتیە دەبینن. بە جۆرەی ڕێککەوتنەکە ئێران ئەوەی من پێی دەڵێم ڕێبازێکی پشودرێژی پێڕەو کردووە بۆ بەرهەمهێنانی چەکی ئەتۆمی. هەر بۆیە دەبێت ئەمە چاک بکەینەوە. هیوادارم کۆنگرس ئەوە ئەنجام بدات و هیواخوازم کە سەرۆک ترامپ زیاتر لەگەڵ هەوپەیمانانمان ڕاوێژ بکات چونکە ئەمە ڕێککەوتنێکی هەمەلایانانەیە نەک دووی لایانی. لە وەڵامی بۆ ترامپ سەرۆکی ئێرانی پەیمانی داوە پابەندی ڕێکەوتنە ئەتۆمیەکە ببێت گوتیشی بەڵام لە گەشەدان بە موشک و چەکەکانی دیکە بەردەوام دەبێت. بەلێ تەماشەوانی هێژا ئەم گشتن داویە ببینن دخیر و خۆشیە.
هەر شاد و بەختەوە بن تا بەرنامەی ئایندەی کورد کونەکشن لە ڕۆژی هەینی.